جا ئێستا خۆ بەیانی و مادام باسی مناڵت کرد و ئەوەی کە هەندێک لە بۆ منە جۆرەکانی سەگ هەیە هەر تایبەتە بۆی کە لە لای مناڵدای بنەی ئاگای لە مناڵەکەت ئەبێ و چەندێکیش باشە کە تۆ پەیوەندێک لە نێوان ئەمانە دروستکەی سەرباریوە کە هەندێک جار بەداخە باوەڕێکی هەڵە هەیاڵن بۆ منە مناڵ ئەگەر ئاژەڵێکی ماڵیت لە ماڵەکە هەبێت تووشی نەخۆشی ئەبێت و ئەمانە بەڵام هەموو ئەمانە لە کۆتاییە پێویستەکە مناڵێک هەبێت کە ئاژەڵێک هەبێت ئاگای لێبێ ئەبینین خۆیان هەندێک لە خێزانەکان بە ئاسانی بەشیان ئايات و ئەوەی کە پێویست ناکە ئەم پرۆسە زۆر سترێسی بۆ یان دروست بێت یان زۆر هەنگاوی پزیشکی بۆ بنە بەڵام هەندێک لە خێزانەکان پێویستەکە بۆ نمونە لە دوای ئەوەی کە سەردانی پزیشکەکان هەندێک چاودێری پزیشکیان بۆ ئەنجامەدرێت ئەنجا مناڵ خوا بۆ ئەوان ئابەخشێت و نسیبیانەکە یەکێک لەو ڕێگانێک کە ئێستا بە خۆشحاڵیەوە هەیەوە بەڕاستی بەڕاپەڕینێک لە بواری پزیشکیان ناو ئەبرێت چاندنی مناڵە سەرکۆ چاندنی کۆرپەلەیە و منداڵی بلووریە ئەوەی کە پێی ئەوە لە لای خۆمان زۆر باوە ئەم منداڵی بلووریە لە ئێستاە زۆرێک لەو کەسانەی کە بێهیوا ئەبن کە بە شێواز ئاساییەکە مناڵدار بێت پەنا ئەبەنە بەر ئەم ڕێگە پزیشکی جا ئێمە ئەمڕۆ لەگەڵ میوانی بەڕێزی بەرنامەکەمان دکتۆر ئامانج ڕەحیم زەنگەنە پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون و نەزۆکی و چاندنی بلووری زیاتر لەسەر ئەم ڕێگە چارە بۆ دروستبوونی مناڵ زانیاری وەرەگرن دکتۆر گیان ئەمە نە جوان دانیشت و بەرامبەرمان لەوێ کەساتوتە دێنێ ئەمڕۆ بەیانی گەرمترین ڕۆژێکی کوردستان دوێنێ سوار لای ناوەڕاست دابنیشی بۆی گۆشەکە لە پشتەوە بێ زۆر بەخێر بێ سەرچا باشیشکە باشێرە نەگرێتەوە زۆر من نەبێ بەرامبەری مۆبەڕیدەکەش دانیشتی هەوا فێنکەکەوەدە ئێخوا بەخێر دکتۆر لە ئێستا ئەم منداڵی بلووریە بەڕاستی گۆڕانکاری زۆری دروست کرد و زۆر هیوای خستێتە دڵی ئەو ژن و مێردانەی حەزەکەن مناڵدار بن بەڵام کێشەیان هەیە بەڕێزت زیاتر لەسەر ئەمە بە زمانێکی سادە ئەگەر زانین دەیاریمان پێبێ ئەم چاندنی کۆرپەلە منداڵ و مناڵی بلووریە واتاکەی چییە ئەم پرۆسەی چۆنە؟ دەست پێ بکەم وڵا فەرمومان لە تۆیە فەرمو لە بەرنامە لایف نییە بابا ئەو بینەرانمان سیرمانە دکتۆرڵی لە ستۆدیۆ ئێمە هاتوینەتە دەروێ نەختێکە ڕۆشەبایە وەزاکەی باشە خۆشببی یاخوا مناڵی بلووری ئەنی بەڕاستی شتێکی لە حفتاکانەوە ئەو هینەی هێنا ئەو خۆشیە بۆ ئەوانەی کە ناتوان لە ڕێی سروشتیەوە دووگیان بن لەبەر ئەوەی کە ئێستا ناتوانین بڵین نەزۆکی یعنی بڵێن یەکێکە نەزۆکە ئەو وەختی خۆی پێش بلووری ئەوانە و بە تایبەتی ئێمە چەند ماوەیەکی چەند ساڵێکە ینی 20 ساڵێکە کە لای خۆمان هەوڵی بۆ درێ بەزەم شتە زۆر دەمێکە لە حفتاکانەوە کە ئەکرێت لە دەرەوە لەبەری بەیەکێک ناڵین مەگە 100 نەزۆک بێت کە بتوانێت بە هیچ ناوێک مناڵی نەبێت ئەوە توانین پێ بڵێ ئەگەنا ئەڵێن تاخیربوونە یان تاخیر بۆ لەسەرەوەی مناڵیان ببێت بە چەند هۆیەکەوە بۆیە بلووری ئەمەی هەمووی چارەسەر کرد بە تایبەتی بڵێن لە پیاوانە بە دەرەجەی یەکەم واتە پیاوەکە کێشەی هەبێت یانەکە پیاوەکە کێشەی هەبێ تۆکەی کە فەحز ئەکە سفر بێ بە هیچ ڕێگایکی تر نەبێ مەسەن ئاوەکە و ئەو دەرداوەی هەیەی بە سپێرمیتیانە کەین اینجا هۆکانی زۆر زۆرە لەو هینانەی کە بە تەواوەتی ئێمە بزانین کە سفرە و بە هیچ چارەنێتە دەورەبی بخۆمان بۆی دەربێنین ئەنجا لەو حاڵەتە ئاسانکاریە بۆ ئەو پیاوانە زۆر زۆر نەخۆشم هەیە کە خۆیان سفر و 5 ماڵیان هەیە کە بە هیچ جۆرە بە سروشتیان نەتوانین ماڵیان ببێت ئێمە تۆی مێردەکەی دەرەهێنین لە هەمان کاتە هێلکەکەش دەرەهێنین بیتاندنی بلووری ئەوەیە ئێمە بیگەێنین ئەوەی کە بە یەک ناگە تۆکە بۆ ناو هێلکەکە و لە دەروی جستەیانە بۆ ماوەی 3 ڕۆژە باسە جارێکەکەمانێ باشتر مناڵەکە و پەرەی پێدێن لە 5 ڕۆژە بۆ یەگەڕێنینەوانێ ئەمە یە خۆی مناڵی بلووری زۆر کەس پرۆسەکەی پێ زۆر زەحمەتە پرۆزەکە خۆی زەحمەت نییە و پێشی نامۆ ئەبێ لە بەعزە جارێکە و ئەترسێ و دراڕاوکێ ئەبێ بەس زۆر ئاسانە ئێستا خەڵکی خۆشمان زۆر فێر بووە ینی بە تایبەتی من نەسیحەتێکم بۆ خەڵکەکان دایمەن بۆ نەخۆشی خۆم کە خۆم یەکەم بلووریم دانا لێرە ماوەی 16 ساڵە بلووری یەکەم لە بواری بلووریە ئەڵم تەمەنتان بەزایەمەیان زووتر وەرن تەمەن تا چەندێمە تەمەن زۆر گرنگە ینی تو هەتاکو دارێک
میوە ئەگرێ هەتا بەرەکەی گەنج بێ باشترە کە پیر بوو بە کەڵک نایە ئێمە تەمەنی بلووری لە 18 بۆ 35 باشترین تەمەنە. دکتۆر هەندێک جار ئەبینین سەرکۆ ئەگەر نۆرە بڕیم لە تۆ نەکرد بۆ پرسیارەکانێ ئەبینین بۆ نمونە خاتوونێکی تەمەنی 45 ساڵە ومە 50 ساڵیشمان تەنانەت بیست و ئەڵەن بە مناڵی بلووری مناڵی دروست کردووە ئەم خاتونە شت هەیە ینی ئێمە خانمێکە گەر بێتە لامان پێ ناڵێن بۆت ناکەن وەزانی وەزعکەشی باش نییە بە تایبەتی کچێکە خۆی لە تەمەنی 45 یا 2 شووی کردووە ئێمە هۆرمۆناتمان هەیە ئەو هۆرمۆناتە ئەبێ بشێ بۆ بلووری من ناتوانم ژنیە بخەمە پرۆسەیەکەوە کە من تەکیدم هێلکەیەکیشم نایەتێ چەند هۆرمۆنێکی هەیە نابێت ئەو نەوانە ئیزدیان ئەین و پێشمان خۆش نییە کە ئیزنیان ئەین بەس ئیتر یا لە زۆرفێکم هەبووە نەمتوانێت شوو بکەم بەو شێوەیە. باشە دکتۆرە بۆ نمونە ئەم پرۆسەیە پێویستی بەوەیە کە ئێوە لە ڕووی زانستی تەندروستیەوە ئەگەر بۆ هەموو خانمێک لەوانەیە نەبێت ئەم بابەتە ئێوە پێش وەختە ئەم خانمە لەوانەیە قەڵەو بێت نەخۆشی شەکرەی هەبێت نەخۆشی درێژخایانی هەبێ پێش ئەوەی کە بچنە ئەم پرۆسەیەوە ئێوە پشکنینەکانی بۆ ئەنجامێن ئایا ئامادەیە بۆم پرۆسەیە یاخود چۆن ئێمە پرۆسەیە ناتوانێت پرۆسەیە هەروەهی نەخۆش بێت و عیلاجی بینە ئەو پرۆسەیە بێ هەموو شتێکی باش بێت تەنانەت بەسیترین هۆرمۆنکە غودەیە بێ مەزبوطی کەین شەکرە بێ بە مەزبوطی کەین کێشەی زۆرمان ئێمە لە کێشایە من ئەگەر ژنێک پێ بڕم بڕۆ کێشت داگرا ئەبێ 10 ساڵی تر بێتەوە تەمەنەکەشیانی ئەمریکەشی ئەڕوا ینی دائما پیان دەڵێن تکایە کێشتان یعنی بازجارێ هۆی سەرەکی بۆ نەبوونی مناڵ کێشەکەیەتی وانەی کە PCOSن پێنتەکەویسی هێلکردان ینی زۆر نەخۆشی خۆمە بووە هێشتا گەنج بۆ زەختم لێ کردووە چووە 15 کیلۆی داگرتو هەر پێویستی بە دکتۆر نەبووە خۆشی مناڵی ئەبێت یەک کاتە کێش زۆر گرنگە کێش لە هەرە گرنگەکانە هەموو هۆرمۆنەکانی جەستە مهمە بوونی ڕەحم طبعا بەبێ ڕەحم بلووری ناکرێ بەبێ هێلکەدان بلووری ناکرێ بەس بەبێ بۆڕی بلووریەکرێ ینی خانمەگەر هەردوو بۆڕێکی گیرا بێ ئێمە کێشەمان نییە بەس بە مەرجێ بۆڕێکانی التیهابی نەبێ چەند شتان هەمووی ئێمە بۆی ئەکەین ینی خانمی هەتا بگاتە پرۆسی بلووری بە تەکیدی ئەگەر بە 50 دکتۆرە هەر ڕۆشتووە ئەوەی نانەی کردووە بەس من حەزیشەکەم ئەفەن زۆر پێم خۆشەکە دکتۆرەکانی خۆشمە ئەوکە خۆشی لە بواری بلووریە ئیش ناکە ینی نەیەڵن بە سەریا بڕوە زۆر من زۆر دکتۆرمان هەیە زۆر باشن کە ئەبینێ کە ئەمە ناتوانێت ئەوە لەگەڵیا بڕوە ئەڵ بڕۆ بلووری بکە من خۆم کە لە دەروی وڵات هاتمەوانە بەڕاستی نەزۆکیم بخۆم لێکێ لەو هەرە گرنگەکانەوە بەشانێک کە خۆم خوێنیومە لەسەری و زۆریشم حەزەیە بەس کە هاتمەوانی هیچم نەبوو یعنی نەخۆشێک بتر قفڵ بوو شتێکم بۆ کرد بلووری نەبوو هیچمان نەبوو نەمەزانی چی لێ بکەم تەنانەت پێشەوەی خۆم بلووری دانیم مەجبور ئەم ناردە دەرێ ئەمە بڕۆ دەرەوە وەختە سووریا بوو ئوردن بوو ئەمان ناردە دەرێ بەس ئەوە زۆر زەحمەتە داوان زۆر زەحمەتە بۆ خانمێک هەموو پارە سەرفەکە چاودێری ئەوێت لەبەرەوە ئیتر مەجبور بم خۆم پرۆسی بلووریم دانا. باشە دکتۆرە زۆر جار ئێمەڵێن پرۆسەی بۆ مناڵبوون 9 مانگی ڕێکە ئیترم ژن و مێردە بەیەکەوە خۆیانی بۆ ئامادەکەن ئەم پرۆسەی بلووریە ماوەی چۆنە وە کاتی چۆنە و باسی ئەوت کرد ئەم خانمە بە تەنیا خۆی نییە هەبێ هاوسەرەکەشی لەگەڵیا بێت لەبەرەوەی کە ئێوە لە ڕووی زانستی تەندروستیەوە ئەو دوو جیناتە وەرەگرن ئەما بێت تێکەڵ کرێت ئەبێ دوایەوە مناڵەکە دروست بێت پێویستی بە هەمانجیە بۆ دابوونەریت و کەلتوری ئێمە تۆزی ئەمە قورسە لەوانێت تازە بێ بۆ ئێمە لەوانێت زۆر کەس بەداخۆکەم لێرەوە قسەیەکەم پیعی پێم شتە بێتە لە ئەمە زۆر بەرکەوتنیە لەگەڵا با ئەواب تۆزی واقع بین بەس تۆ پێمان بڵێ وەکو پزیشکێکی بەڕێز چۆن ئەگەر ئێستا ژن و مێردێک سێری ئێمەکەن هەتا ئێستا بڕیاری ئەویان نایەوە بێنە لای ئێوە وە ئەم مناڵەشیان نابێت بەڵام پێویستیشانە چۆن ئەم شتە بکەینە شتێکی سادەی ژیان ئەمە شتێکە زانستی تەندروستی و ڕێنمایی تۆزیان بێزەوەی کە زانستی تەندروستیەوە لە بابەت لە ئاینی شەوانێ ئەمە مەسموحا و ڕێ پێدراوە و ینی هەموو مەمەستە ئاینیەکانمان کە بۆ مەرجەی کە هی هەردووکیان بێت ئەوە لێرە گرنگەکانە کە ئێمە نیمانە ئەوەی کە دۆنیشنی پێڵەن قەرز و ئەو شتانەمان نییە پیاوەکە خۆی نەیبێت پێی ئەڵێن ئیزنی ئەین ژنەکە نەیبێت هێلکە هیچ نەتوانانی بلووریشی بۆ بکەین ئیزنیان ئەین ینی ئەوەی نەمانێ بەس کە یەکێک تۆکەی خۆی بێ و
هێلکەی ژنەکەی بێ بۆنە زۆر جار میسالی بۆ نەخۆشی خۆمەێنم ئەڵێ تۆ هاتووی بۆ لام ئەتۆ ڕووبارێکە بپەڕیتەوانە و ناشتوانی من یارمەتی تەیەم ئێمە ئەو پاپۆڕین کە ئەتپەڕێنینەوە بۆ ئەو بەر ینی ئەمە بە عەربیش پێڵن طرق مساعدە ینی یاریدەدەرە بۆ بوونی مناڵ ئیتر بە هەموو شێوەیەکە مەسەرەن منی شاعی بۆ گرم ئەبینم سکەکە دوای ئەوە عیلاجی ئێمێ سکەکە تەلقیحی بۆ کەم سکەکە بلووری بۆ کەم سکەکە کە تۆکە لەی هەردووکیان بێت هیچ مەترسیەکی نییە بەس ئەوەیە 3 ڕۆژ لە دەروی جەستەی خۆیانە ئەم تۆیە ناگاتە ئەو هێلکەیە بەسێەوەی سروشتی 15 ساڵە 16 ساڵە جە زۆریش هەوڵەیەن ینی مالئەسەفە تاکو ئەگاتە لای ئێمە 3 چارێکی هێلکەی ژنەکە نەماوە کە تۆ دانی ئەو هەموو عیلاجە هەموو عیلاجە و پرۆسەی هێلکەدان زۆر سەریع ئەکەین ینی لە باتی مانگی هێلکەیەک دوان بڕوە 20 هێلکە بەجارە کڕوە وەمێژە بزانین ژنیش مەخزەنە پیا و دروستی ئەکە ژن مەخزەنە دکتۆر زۆر جار ئەمەنی سترێسیان ڕوبەڕوو بۆتەوە ئەو خاتمانە پێما بێ ئەمەش زۆر کارەکاتە سەر پرۆسەکە زەنچی مهمترین شت بۆ ژن سترێسە قەڵەوی و تۆمانە و قەلەقی و خەفەت ینی خانمە بۆ هاتۆلام لە سترێسیا هێلکەی پێ نەماوە و نەشمانتوانێت هیچی بۆ بکەین من حەز ناکەم لەوە شەرم کەن ینی بۆچی کە تۆی هەردووکتان بێ من نەخۆشی خۆم و زۆریشیان و ڕەبی ئاگاشیان لێ بێ ئێستا گویان لە من بێ یەن پرۆسەکەیان بۆ کەم بەدزیەوە خەی ناکەم تۆ دوو کەسەیە بۆ لای دکتۆر خۆمەرجینە من بەس بلووری بکەم من هەموو جۆرە عملیاتەکانەکەم هەموو جۆرە نەخۆشیەکانە بینم لەگەڵیشیا بلووری ئەەکەم باسێکیڵە وەڵام من ناوێرم بێمە لای تۆڵم بلووریە ینی ناژوێرێ وەڵێ ناوێرم بێم بازێکە خۆی مناڵەکەی هەیە و سکی هەیە و مناڵی ئەبێ ئەڵێ دکتۆرە نەمیێراوە لای تۆ بیکەم عملیاتەکە کە خۆم بلووری قۆشمە وەڵاو تویان نەکو بڵێن بلووریە یان کە ئەچم ئەڵێ پێشەوە تخوا دکتۆرە بە کەس و کارم کەس نەزانێ ئەگەر هاتی عملیاتەکەی بۆ ئەەکەم مەسە مناڵی ئەبێت بەس تخوا بە کەس با نەزانێت حەزەکەم ئەم شەرمە نەمێنێت ینی تۆ شتێکی نەگونا حاونە هیچە و دواییش ئەمە لە هەموو لە حەفتاکانەوە هەیە ئەمە یعنی تۆ بۆچی مەسەرەن یەکێک گورچی لێ نییە چ گورچی لێکە هێنێدایێنێ مەسەرەن کە تۆ شتەکەی هەردوو کرد بێ ڕاستە دوو کەس هینە لەمە مێردە و ژن و پیاوە ئەوان لەواتەسن کە خەڵک پیان بڵێ ئەمەی خۆی نییە ئەم قسەی زۆر شایع بۆ مالئەسەف لەناو خەڵکە یعنی بچمە بەستەیی خۆی نەبێ یعنی ئێنە لەم ئەڵێم لەبەر ئەوە نایکە دکتۆرە بێت تێکەڵاو نەبێ یعنی ئەمە پرۆسەیەکی هەتا بڵی ناسکە چوە لەسەر ئێمە زۆر ئەکەبێ ئێمە زۆر دقیقینەوە زۆر دقیقین کە ئەو پیاوەگیت کە بۆینێت تۆ لە دەرەوە بێنێ بە هیچ نەوەی بڵێ من حازیرەکەم ناتۆم لە لای ئێوە حازیرێکم من ئێمە هەموو ژووری تایبەتمان هەیە هەردوو هاوسەرەکە ئەچن بۆی نییە کەس تۆ بێنێ لە دەرێ تەنانەت بۆشی نییە کەسێکی تر لە غێری ژنەکەی بچێتە ژوورێ لەگەڵ وکە ئێمە تۆکەمان بۆ هێنە بۆ ماوە کورتە بێ ماوەکی کورد بێ کە بۆمان هێنێ ئێمە واژۆی پێ ئەەکەین و مۆریشی پێ ئەەکەین پێم بڵێ ئەو تۆیی خۆت بۆ کێناوتە بۆ من مانۆ لای خۆشمە ژوورێکی تەنیشت خۆمە ینی ئەو شتانە زۆر گرنگ لە لای ئێمە چەند لە لای ئەوان گرنگە دووەنە لای ئێمە گرنگە و تێکەڵاوی نییە چ ئێمە هەموو هینەکانمان بەداتایە ئەمە ڕقەمی ئەوەنەیە ئەمە هەتاکو و هێلکەی دەرهێنم ئەیپیتێنم ئەیکەم بەم ناڵ نەڵیشی بۆ هەڵەگرم بە فریز ئەمە لەسەر یەک هین ئەڕۆین ئێمە سیستم هەمووشی داتابێزە و هەموو کەسە ڕقەمی خۆی هەیە و بە هیچ ناو قبولمانێ و نە ئەبێت و نەبووە کە تێکەڵاوی ببێت ینی ئێمە خۆمان ئەوە قبول ناکەین دکتۆر ئەکرێت ڕاگەزەکە دیاری بکرێت یاخود بۆ نمونە دایک و باوکی وا هەیە ژن و مێردی وا هەیە حەز ئەکەم مادەم کاتەکەی لە دەست چووە بە یەکەوە دوو سێ مناڵی بێت دیاری کا بۆ نمونە بڵێ با دوانە بێ سیانە بێ زۆر بە ئەو دوانە و سیانەیەن هەر بەهینێ من ئەمێ دوانە بێ من ئەمێ و کوڕ کچ بێ ئەمە بەدەست کەس نییە یعنی بە سروشتی نهائیەن نابێت وەرە تۆ جدولم بۆ بکە من نازم ئە جدولە چۆن خرامێشکی ئەم خەڵکە یعنی لە عیلمە لەوەی کە خوێنومانە لەوەی کە دیومانە لەوەی کە لە هەموو دنیا گەڕاوین جدول نەبووە مالئەسەف ئێمە دکتۆرەکانی خۆمان زیاتر بۆ جدولە تجێعیانەکەین ئەم جدولەوە تا چیتیا بنووسە نازانم لە فلان ڕۆژە لەگەڵ مێردەکە تابی باشترە و ئەمە جدولی سینیە و ئەمە فلان خۆ بۆیە فلانە ببێ نازە هیچ بنەمایکی نییە خەڵک ئیکە بەس تۆ وەکو ژنێک بە سروشتیش
احتمال كم كش بيد وهم كربه سهم سيكش لسريك ببيع يعني أمشتانا هموي أبينا شو رفيقك شو سيكشي هي دكتور جدولي بكرة مجهرة كريبو يعني اشتاك لبلو خوي كريبو نقدر بالجدولك كريبو يعني فلان وقت بخون لقال ميردك تأنجم نالتبع جم بيان ألم أم قصدتو باشا أو إيه أو جيلا ألنا آخر يستوايا يسمشاني كرسل داتا أم فيسبوك وأوانو براسي مش كان لي تيجاون أنا بقول لنا ننكب برسا شون كريبو لا ننكي بيشتري ببرسا والله هروابو بس فرقية بشر البشر والكشر هي الكيو وسرشتي جانر خوي أروى خوي سرجر بدوي وشتاناكون دكتورة ببور يعني بدوي أقصى كاناكون بدوي تشاولي كرياكون يعني من دايما بس مو بوي كلام إما للرابردوا دايكاني إما لو أنا كم ترين خدمة جزاري تندرسيانا زور كم ببراس يعني من مري خومين مو دايما سحروانا لن من خوم إما حوخش كوسيبراي لا دايشي دم من علي بروبا تندرسيجبون تندرسيجبون يعني لباري من البون وتندرسبون يعني إمصال نالي بشيري دا وبوز أبيتري ولا دايق آواهي بالواقع بدوية كان يعني صال بصال يعني تو مزانا كيما أو هرمونالي كهمي بكاري هنا ليه كم روجة وكيد بولا الله من دوانا ما بيها أخي من دوانا بوتوب كم أجر بدبيها ومرججني طبعا دوانا بيها أبي من علاجك يكجار زور بو بنسم يكجار زور يكدانت أكتف كم بولا من يك بلاني كم وهشتي لك حاضر بيها بوتو احتمال دوانا بيها أوش أجر خوي يعني خوي دوانا بيا دايكي دواني بو بينينكي لاي دايكي كاتو دكتور مترسي كزور تركا من الناس مو حزير الدوانا زور خطر على سر دايك يعني مترسي زيادة مترسي لبارشوني هي اما خوم كمن بلوري اكم ومنال دا اني مسيانه دروس ابيا من هتا من على كيف دسم لسر ظلمه وحاجي شملينيه دوانا بهر حال كنترول هيكم بس انا پیش وقت بیل دایک که زور هیلا که بی بدستی و من که خون بلوری بعض جاری مجبورم سیان بگرن ببونه که و چند جاری که من سلام ما ویا پنج نخوش مسیانه من اعصابم روش ولا قال يعني نخوشه زوزو نخوشه که تو توانی کنترل سیانه که لبرخاتی صحتی جنکا من الله کش خوی باید که پیش وقتی ببن نبکام يعني بوم الله کش باشنیه لبرود كم يعني أوي كم جرينجا عمر زوتر بيه تمن زوزور جرينجا شكا بشاركية ككلو تمنايا بو بياوكا بهر حال زور مسائل إما بيلين مثل جرا قارنا ونجيل كيشانو بعض السوشتي كي جيانا أبيه بيكم كينوا علاجي كي بين التهابات بيه ويكونترول كين بس إما اللي بياوا أقل الدروا توكي كم يجبيه إما تشان تويك ما عندسه كبيه كيل كيجنا كي بيتلقيح كين أقل صفر يجبيه إما جهاز من هيا أمير من هيك رأي كيشتو بويكن وأمري هذا جودة الماء كبيرن ميكروسكوب بعض بياوك بو رجعنا توانين هرميتي بميكروسكوب كريه وطواوتي هيك بونا كدولة كريو بدوايا وكو خريطيك بدوايا أجرن وزوزو نخوش ما خوش بختنا بو رجعها وسركانيان مناليان بو منالي تريشان لا إما هي بس رجع ذكر هم كسي بيخوش هدو رجع ذكي هبت بس أويك بتماي الرجزة أجل طبعا سطا نوتونو كاتو بلايمن ورجسي كرة أجل سطا يكي بو كجبت هاتبه لبركي ورجسي كرة بلاين هاتوا نيالي مثلا 8 زور بيو بينشش كشي هيا هاتو تلايمن قصو تشلو بينجا كان الله يستقرم أوي يعني تو أجل بتواني سيكش ببه سيكش دواي أوا لتملكتها جنجة محاولة كي قرأت تبي كرة ببه وبس للري بلورية وأتوانين وكو باسم كر جدول وشد بنمهج برناية كي علمية كيمياء للري إما شيء أكين همان بروسي بلوري أكين يعني همان خانم مو براسكي بو أكين كيل كان يدري هينين إما لتوي بياوكا إكس واي جانا كينوا وخلقيش أبي بزاني وهم موج أزانا بس خواني لهينا كان كواي كروموسوم لاي باوكا لاي دايقنية يعني كخانمي كيد ميردكي لنا خطاي أوا هيني نابت كوري نابت بحيث نوع خطاي دايقنية يعني خطاي باوكا كجنية باوكا كجنة تواني كروموسومي إكس بو اتجاه بنيريا بس واي كروموسوم لا باوكا لا دايقنية لبروا إمر رجزة كيبو جاء كينوا من دو كوري تندرس يا كوري كيبو دا أنينو أجزاء تريشبه إما فريز معنا تواني بويداني زور باشا دكتور إما أبينين زوجر أو خاتوناني ك
منداڵی بلووریان بۆ دائەنرێت زۆر ئەترسن بۆ نمونە ئەڵێن ناجۆڵم گەشت ناکەم ناچنەوە ئۆتۆمبێ لە من جوڵەیان کەمە بەڕاستی ڕێمەکان بۆمانچی ئەم بێ جوڵەیە خراپ نیە بۆیە من میسالیان بۆ هێن ماڵێ من خۆمان کە من لە ئەوروپا بووم و لەوێ ئینمانە کرد خانمەکە هەر ئەو دقەیە مناڵێکی بۆ دائەنرا هەر لە سەر بێدێکی ئەتیادی ژووریژی نەدرایە ئەوێ بڕۆ بۆ توالێت و تەواو و بە پاسکیرە چۆ ماڵێ باعتیادی بە سیارەی خۆی ئێمە ئەمانە زۆر ڕێنمانیانە بەس بە قسەی من ناکەم تەبان بە قسەیەکی ترەکە دکتۆر باشترە مناڵ خۆی بە پرۆسەی مناڵ ئێمە کە دایئەنین بۆی لە دامنەوە دایئەنین بۆ ناو ڕەحم لە سروشتیە ئەتیادی خۆمان مناڵەکە لە بۆڕێکەی دایکەوە چێتە ناو ڕەحم وایە یعنی شتێ قڵ ببێتەوە ناو یەک شت با بڵێن یا بڵێ پەرداخ ڕەحمەکە بڵێن پەرداخێکە ئێمە کە بە بلووری بێ ئێمە مناڵەکە بینە ژوورەکە بە پێچەوە ئاوای ئینجا ئەگەر خۆی بە سروشتی بێ مناڵەکە خۆی چووکە ئەچێتە ئەوێ دوو ڕۆژ ئەخولێتەوە ئەگەر ئەو مناڵە بە پرۆسی من بکەوێ خۆ بێ بە پرۆسی سروشتیش بکەوێ بەس خوا ڕەحمی وا دروست کردو ینی ڕەحمی ئێمە وا دروست بووە کە نایباتە دەرێ ڕەن بێ سەر نەگرێ لە ژوورێ ینی ئەم مناڵە نەتوانێت خۆی بڕوێنێت وەکو دارێک بۆچی پێڵێن چەندن ینی ئێمە دایئەنین مناڵەکە دوای دوو ڕۆژ زیاتر خانەکانی هینە بێنجا ئەچێ ئەلکێ بە ڕەحمی دایکە اینجا ڕێگەکەدا ئەوکتێتر پێڵێ مناڵەکە ئەوە دوای 15 ڕۆژ لە فەسی خوێنە دەرەچێ بیتا ئیسیجی کە ئەمە پۆزەتیڤە بازە جاریە تۆ بەنا مەڵێ نەگەتیڤە ئەڵە مناڵەکە خۆی نەیتوانی هینیکە دەبان ئێمە پێش ئەوە ڕەحمی دایکە کەمازانیوە هۆرمۆناتی باشە هەموو عیلاجێکی بە قوتبوونی بۆ ئەەکەین بەسم لەوەی جوڵەکەیە من پیان ئەڵێم کچم ئەگەر مناڵەکە خۆی لە بۆڕێکت بێتە ناوی یا من داینیم ئەوە بێ خۆت بە شەریەت نەبوو ئەبێ هەموو ژنێک بۆ پێوەڕا بۆ سێ مناڵەکە بێتە خوارێ شتیوان نییە بەس ئەمان هەر ئەترسن و ناکەشیان ناگرم باجارێ ئەبینی زۆر دەمێکە چاوڕێ مناڵێکەکە و پارێکی باش سەرفەکە لەسەر ئەوانە بەس ئێمە ڕێنمانیێنە بە 15 ڕۆژێکم ئیسراحەتکە نەک ئەوان ئێبەستن بە جێگاکەوە بۆوان بێ قوماتیشیکەن یعنی هەبووە مەسەرەن مع احترامی حەفازەی هەڵگرتووە بۆی نەچێتە ینی شتی زۆر سیر ئەەکەن معنەوە سەحەتی دایک و گوێی لە تەلەڤیزیۆن و شتی فرێش بخوات و لەگەڵ دانیش بیری ئەچێ سەحەتی باشترە بێ یعنی زۆر پیان با بڕۆ دەرەوە مەترسە لە سیارە بڕۆ دەرەوە جەوێک وەرگرە کە ئەمەنەدا ئەنیشێت تووشی کە ئەبا بێ هەموو هۆرمۆنەکانی گیانی اینجا ئەوە بسەبەب ئەبێ ئەمە بەس یەکشتیش زۆر مهمە لە بەرچوونی لە خەڵک لە بەرچوونی مناڵ لە سروشتیە چەنە بلووری شەر ئەوەنێ ینی مناڵە بە بلووری زیاتر لە باریەچە هەمان پرۆسێ و هەماشتا باشە دکتۆرە مەترسیەکەیە لە لای هاوڵاتیان ئەڵێ مناڵی بلووری لەوانەیە ئەم مناڵە کەمەندان بێت یاخود ئەم مناڵە کێشەیەک دروستکات یاخۆ مناڵە گەر ئەم دایک و باوکە بڕیار بن لەسەرەمە هەتا ماوەی ژیانیانەیە بەدەستیەوە بناڵێنن تۆ بەڕێستان کە چەندین ئەزمونتان هەیە لەم بوارەیە ئایا ئەم مەترسیە هەیە یاخود نە ئەم مەترسیە لە هەموو هینەکەی ینی ژن و مێردێکە نەکرد بە بلووری بە سروشتی یەکجاری زۆرە دوایی ینی هیچ لە بلووری وەکو پێم وتن پرۆسەکەی ئەو سێ ڕۆژەیە کە لە دەرەوەی جەستەی دایک و باوکەکەیە یعنی هیچ شتێک گۆڕانکاری تیا ناکرێ ئەو جیهازانە وەکو حازینەیەکە وەکو سکی دایکە وەکو ڕەحمی دایکە یعنی من ئەگەر جینات لە چێوەیە سەقەتی لە یارە تۆی باوکە یار هێلکەی دایکە من هەرە هێلکەیە وەرە تۆیە کە من دایئێنێم بۆی یعنی هەمان شتێکە بۆ یەگەڕێمەوە یعنی ئەگەر خۆی بە سروشتی سەقەتی ببێ بە بلووری شەر سەقەت بووە لەبەر ئێمە زۆر خانممان هەیە کەین ئەڵێن زۆر مناڵێن لەبارە چێ مناڵی سەقەتیان بۆ لە فامیلی هەیەە ئێمە فاسی کرۆمۆسۆماتەکەین بۆ ئەو مناڵەی پێشوی بیگەڕێنەوە بووی خانەیەکی لێ وەرەگرین هەموو جینات 24 جین لێی وەرئەگرین و لە خانەکە 24 جین فاسەکرێ یعنی من نەخۆشم هەبووە 12-15 بۆم نردووە خانە بۆ فەحز هیچی هینە بۆ هەمووی سەقت بووە هیچم بۆ نەگەڕانەوە تۆ مناڵ ئەوە لە هەموو حاڵەتێکی نایکەین بە تەبیعی ئەم شتە لە دەرەوەی وڵات کە خۆشم لێ بووم وەکو قانونی خۆیانە یعنی کە بلووری بووە کە ئەوەی بووە کە ئەوەی بووە کە ئەوەی بووەکە بەس چی بە پارێکی خەیاڵی تەوان
بس ئەمە ناتوانین لە مجتمعی خۆمانە بیکەین بەڵام خۆم لە لەگەڵ دروستبوونی خۆشبەختانە مناڵەکە بەدەگمەن عەفوان بەدەگمەن هەموو بێ 16 ساڵە مناڵی سەقەت بە بلووری نەمبووە. یان پشکنینەکان بەردەوامە تۆ بزانی ئەم مناڵە بۆ لەگەڵەوەی کە مناڵە دروستە بێ خۆی دروستەکە لە ناوسکەکە لەو دقی و پشکنین بەردەوام هەبێ ئایا نقصانی یەکەم جار مناڵەکە تەندروست بێ جێ خۆی بگرێ دڵی لێ بات شوێنەکەی ئامادە بێ ئێمە عیلاجی بۆ ئەنووسین دوای لە 12 هەفتەیی فاسی بۆ کرێ سۆنەری تایبەتی بۆ کرێ بزانین ئەمە داون سندرۆمە ینی مەنگۆلە ئەو فاسانی بۆ گرێ هیچ مەترسیەکمان هەبێ لەسەر ئەو دایکە یان خۆی نەوێ پێشتر ئەو فاسی کرۆمۆسۆمە بکە بەڕاستی گرانە ئێمە ئاوی مناڵەکە وەرەگرین لە 13 هەفتەیە ئەنێرین بۆ پشکنین بزانین ئەو مناڵە هیچ مشکلەیەکی هەیە کاتێک دکتۆر هەموو پرۆسەکە ڕێک وەکو پرۆسەیەکی ئاسایی وایە تەنیا بە یەکگەشتنی ئێمە ئەگەینین بەیەکو چۆن بتپەڕێنەوە لەو ئاوە بەس ئەگەینم هیچی تر نییە پرۆسەکە هەمووی وایە و بەڕاستی نەجاحەت لە بلێر ئێمە بەعام بە هەموو کوڕی ئەرزی قەت مەکسیمەم 100% نایە ینی خۆشمان بە سروشتی ئەبینی خانمێکە 5 ساڵە شووی کردووە مناڵێکی بووە یخۆلۆ 5 ساڵە ئەوەنە 1000 جار کۆنتاکتیان هەبووە نەبوو بە مناڵ من ئیشی نەکردووە یعنی بوونی مناڵ نە بە سروشتی نە بە بلووری 100% نییە ئەفە خانمی بۆ لام ئەڵێ باشە بلووریەکەم نەبوو باش ئەڵم 5 ساڵە تۆ شوو کردووە نەبووە هیچ سەبەبێکیشتان نییە ینی مەرجنیە 100% بلووری ببێ مەرجنیە ببێ 100% بەرم قسانە هەمووی ئێمە بە خانمان ئەڵێین و تەنانە ئەمە بە نووسینیشە بە واژۆشە کە ئەو ڕازیە بۆ مەرجانی کە من پێ ئەڵێم چکە بەڕاستی ناحی نەفسیان زۆر مهمە و ناحی مادیش مهمە لەم وەختایە دکتۆر وەکو دوا پرسیاری من لە بەڕێزت ئیشەڵڵا مناڵەکە چەندرا سەرکەوتوو بوو نۆمانگەکە دایکەکە هێنای گەیشتە ئەوەی کە مناڵەکە لە دایک بێت ئەبێ بە سروشتی لە دایک بێت یان بە نەشتەرگە هیچ گرنگ نییە ئەگەر خانمی خۆی دوو عملیات کرا بێ پێشتر ناتوان بڵێن بە سروشتی بەس من زۆر مناڵی بلووریمەیە بە سروشتی لە دایک بوو بەس ئەمە لەبەر ترسەکەیە چونکە بلووریە بێ بە عملیێنە مەرجنیە بلووری بە عملیات ببێ چکە هەمان مناڵە هیچ فەرقی نییە لەگەڵ مناڵێکی ترە ینی من خۆی ئەمێن تو سەر جورئەتی خانمەکە لەگەر جورئەتی هەبێ بە طبیعی دەستەکانی خۆش زۆر سپاس بۆ ڕێنمایەکانی هیوادارین کە ئەو خێزانانە من دایماڵێم بەس خانمان نییە هاوسەرەکەشێتی چکە هەماهەنگی زۆر گرنگە لەوەی کە تۆ چیتە پرۆسەیەکەوە پرۆسی هاوسەرگیریە دوای چیتە پرۆسەیەکەوە پرۆسی منداڵ دروستکردن بەس خێنەکەە هەموو دەور و پشتیشی عیلەکەی ئەو ئەترسێ شوبراکەی نەزانێ ئەوە ترسێ دشەکەی نەزانێت ئەو سێ خەسووی نەزانێت نەکو بڵێەوە مناڵی نابێت چوو بلووری بۆ کرد ینی بەڕاستی من ئەو شتانە زۆر ئەبینم و پێشم ناخۆشە و دڵیشم لەلایەنەوە بەس چاریشمان دکتۆریان هەمشتەمە بەداخۆ زۆر تانەیان لێ مناڵت نەبوو هەر دنیای پارێزانەیە لە مجتمعی ئێمە هێشتا ماوەماشەکە زۆر ئارام بکەن بۆی کە سترێسی نەبێت ینی وەکو دەرەوە نین پێناڵێت تۆ ئەمرێ چەنە پێناڵێت تۆ چەند پارەت هەیە پێناڵێت تۆ چەند مناڵت هەیە هیچ پێناڵێ تۆ حڕی لە ژیانی خۆتە حق ئەو تانەوشتەش نەختی لە مجتمعی ئێمە کەم بێتەوە سپاس بۆ بەڕێز دەستەکانە خۆش بێت زۆر سپاس دەست خۆش بێت